بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرا بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان با خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. لە ئێستادا لە جیهاندا لە ملیارێک زیاتر 2-3 ملیار خەڵک لە هێڵی هەژاری یان لە خوار هێڵی هەژاریەوە دەژی. ئایا ئیسلام قسەی چییە لەسەر بابەتی هەژاری و لەسەر دیادەی هەژاری؟ تا چەند بەرپرسیارەتی بەشێک لە هەژاری دەکەوێت تا ئەستۆی هەندێک لە گوتاری ئاینی ئەو بەخشینانەی کە لە ئاینەکانە فەرمانیان پێکراوە لە ئیسلامدا واجب کراوە تا چەند دەتوانن ببنە چارەسەری ئەم دیاردەیە. باشتر نییە لە هەوڵی ڕێکخراوە خێرخوازەکان بەشێکی بگۆڕێت با گەشەپێدانی توانای مرۆیی و پەروەردەیی. ئیسلام و کێشەی هەژاری بابەتی ئەڵقەی ئەمڕۆی بەرنامەی دین و دنیا دەبێت لەگەڵ بەڕێز دکتۆر ناسح فتاح ئاروزەری پسپۆر لە هزری ئیسلامی و مامۆستا لە زانکۆی سلێمانی. بەگەرمی بەخێراتنی بەڕێزانەکەی مامۆستا بەخێر بن. زۆر سپاس بۆ ئێوەش. بەڕێز کاک دکتۆر، دیاردەی هەژاری کە زۆر کاریگەری لەسەر خەڵکی دانێت، تەنانەت هەندێک جارم کاریگەریە ئەڕواتە ناو معتەقەداتی مەسەلەن مرۆڤیشەوە، کاریگەری لەسەر بیر و باوەڕی تاکیەکانیش داهێنێەوە بێتە هۆی گۆڕانکاری تایە. ئیسلام قسەی چییە لەسەر ئەم بابەتە؟ بسم الله الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وآله ومن والاه. ئاینی پیرۆزی ئیسلام کاتێک کە باس لە زەوی دەکات دەفەرمێت والأرض وضعها للأنام. خوای گەورە زەوی داناوە بۆ مرۆڤایەتی تا لەسەر زەوی تام و چێژ بکەن و بیکەنە کێڵگەی قیامەتیان. وەلایەتێکی تردا دەفەرمێ وقدر فيها أقواتها في 4 أيام سواء للسائلين. خوای گەورە هەموو قوتەکان هەموو پێویستیاتی مرۆڤایەتی لەسەر زەویدا داناوە، بۆیە سەرزەوی کۆگایەکە دوکان و بازارێکی قەرەباڵغا پڕیەتی لە ناز و نیعمەت لە کانزاکان، پڕیەتی لە چەندین جۆر زێڕ و گەوهر و ئاڵتون، پڕیەتی لە چەندین جۆر خواردەمەنی سروشتی و زەویەکی داناوە کە ئەم زەویە شیاوی ئەوەیە کە دنکێ گەنمی بدەیتێ 700 دنکت بداتێ و پڕیەتی لە کانیا و لە ئاو لەسەر زەویدا، بەڵام پێویستی بە هاوسەنگی هەیە ئەو کەسانەی کە لەسەر زەوی دەژین هەتا ئەم قوتانە ڕێک بخەن. بۆیە هەندێک نەزەریە هەیە کە دەڵێت هەتا خەڵکی سەرزەوی زیاد بکە یاخود خواردەمەنی بە ژمارەی تەسەلسل زیادەکە، واتە 1 2 3 4، بەڵام مرۆڤەکان بە زەرب زیادەکەن، واتە 2 4 6 8 یاخود 2 4 8 16 32. ئەم بۆچوونێکی زۆر هەڵەیە و هەتا واقع سەلماندوێتی کە ئەو وڵاتانەی جاری وا هەیە زۆرترین کەس وڵاتێک کە زۆرترین ڕێژەی هەبێت لەسەر زەویە کوێیە؟ وڵاتی سینە. نێزیکی 2 ملیار کەسن کە هەموو سەرزەوی گریمان 7 ملیارە، 2 ملیاری لە سینە تقریبا. بەڵێ دە ئێستا سیر بکە لە وڵاتی خۆمانەوە سیر بکە، هەرچی کاڵانەی کە لە دەوروبەرمان هەیە، یعنی ئێستا ئەو قماش و ئەو جل و بەرگ و دیکۆر و حساباتانی کە هەیە بڕۆ ئیلا ڕەنگێکیشی بێ بەشێکی سینی تێدایە. وڵاتێکە لە ئابووریا پلەی دووهەمی جیهانی ئەگەر لێشی گەڕێن پلەی یەکەم بەدەست ئەهێنێت. کەواتە ئەم نەزەڕی کە دەڵێت مرۆڤ تا زۆر بێت فەقیری زیادەکە هەڵەیە، بەڵکو ئەوە تا سین بۆتە سەرچاوی هەموو سەرزەوی بۆ چەندین وڵات ئیستیرا دەکا. کەواتە دەبێت جارێک نەزەری فەلسەفی بۆ ژیان بگۆڕین، چونکە ئەم نەزەریانی کە هەیە نەزەرێکی مادی بەحتن، دیدێکی بۆچوونێکی خوێندنەوەیکی مادین مارکسین، یعنی ئیشتراکین ڕەسمالین کە تەنها لە دیدێکی بچووکەوە سیرەکەن، تەنها یا پشتی دەوڵەمەندەکان ئەگرن وەک ڕەسمالیەت کە خاوەنی بازاڕی ئازاد، کۆمپانیاکان گەورە ئەبن، کۆمەڵێک کەس گەورە ئەبێت، خۆمەڵێکی خەڵکی تیژ لە ژێرەوانێ چەوسێنرێتەوانێ و باوەڕی بەزەکات نییە مەگەر خێرێک کە دڵێک کەسێک تۆزێ دیمەنەکان ئەتانەوێت لە ڕوانگەیشی ئاینیەوە بڵێن هەژاری مرۆڤەکان پەیوەندی بە چیەوە هەیە؟ هەژاری مرۆڤەکان ئەمڕۆ لەسەر زەویدا لە ساڵی 2020دا هۆکاری سەرکیەکەی فەساد و گەندەڵیەکی ئیداری سەرزەویە لەلایەن زلهێزانی سەرزەویەوانێ. یەکەم بەرپرسیایدا وڵاتی ئەمریکایە، وڵاتی رووسایە، پاشانیش ئەوروپا بەگشتی. بۆچی ئەوانەیانەوێت؟ لەبەر ئەوەی کە ئەوان نەیانتوانیوە هاوکێشەکانی سەرزەوی بە برایی و تەبایی ڕازی بکەن و ببن
بەڕێگادا بەڵکو توانیویانە ئەوەی وڵاتێکیش لە وڵاتی شەرقی ئەوسەتا ئەگەر بە تعبیری خۆیان کەڵێن دیموکراسی بەواتای تعبیری ئێمە کە بڵێن ئازادیەکی فکری ڕەهایی خەڵکی شەرقی ئەوسەت کە ئیسلامەتی ڕازیە ئەڵڵا خودای بێ و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام پێشەوای بێ و ئیسلام ئاینی بێ و قورئان ئیمامی بێ ڕازی نین بە هیچ شێوازێک لە شەرقی ئەوسەت هەر لە سعودیەوە کە مەهبەڵی وەحیە هەتا گاتە میسر و هەتا گاتە عێراق و هەتا گاتە شوێنەکانی دیکەی تیش بە پاکستان و ئەفغانستانی شەوانێ نایڵن ئەمانە ئیسراحەتێک بکەن ئیلا شەڕێکیان بۆ دروستەکەن ئیلا فیتنەیەکیان بۆ دروستەکەن هەچ کاتێک شەڕیش دروست بووە و کاتە وڵاتە ئاژاوە نەبوونی بێزاری سووریا وای لێ هات خۆرەزارتان کات تەنانەت گیانە خوارد و پشیلەیان عێراق بەنمونەی وڵاتێکی دەوڵەمەند لە سامانی سروشتیا دێتە ئەژمار بەڵام خەڵکەکەی زۆر لە خوارێڵی هەژاریەوەن ینی زۆر هەژارن عێراق نمونەیەکی بچووکی هەموو سەرزەویە سەرزەوی هەر هەمووی دەوڵەمەنە ئەوەی کاڵی ئەفریقیا زەعیفە و داوازە و فەقیرە بە هەڵە لە سەروەتی ئەفریقا تێگەیشتووە کە زۆربەی کانگای زێڕ و ئاڵتونەکان لە ئەفریقادایە ئەی چی هەیە لە ئارادا خەلیلێکی هزری هەیە بەرامبەر بە ڕەشپێست و خەلیلێکی گەورە هەیە بەرامبەر داگیرکەران تۆ کاتێ باسی لە عێراقەکەی کاکە ڕۆژی بۆ بەریتانیا عێراقی داگیر کردووە تۆپبارانی سلەیمانی کردووە بەڵام ئەم تاریخە نزیکانە لای کەس ڕوون نییە هەندێک کەسان بەداخەوە چونکە بە هزری بابەتەکانیان کردوتە هزر و فکر واتە کابرا چەپە کابرا علمانیە دەیەوێت هەموو دیدەکانی ژیانی خۆی لەو سۆنگەیەوە وێنا بکە بۆیە ڕخنە دەگرێت لە تیربارانێکی 1400 ساڵەمە پێش لە دەیە کرابێ بەڵام ڕخنە ناگرێت لە تۆپبارانێک کە 100 ساڵەمە پێش لە ناو شارەکەی خۆیان کرابێ ئەمە بۆ خۆی لە خۆیدا دۆگمایەکی عەقلۆلۆژیکە زۆر بە کورتی من ئەمویستم ئاواهی بڵێم ئەمڕۆ خوای گەورە لە قورئانە کە باسی کردووە دەفەرمێ قەدەڕە فیها ئەقواتەها لە هەسەر هەر هەموو زەوی پڕێتی لە خێر و خێرات بەڵام ئەو کەسانی کە ئەمڕۆ جڵەوی سەرزەویان بەدەستە وڵاتە زلهێزەکانن کە نەیان توانیوە ئیدارەی ڕاستەقینەی ژیانی نێوان وڵاتان بکەن هاتوون هەموو شتێکیان بە غەز و بە دژواری لێک داوەتەوە تەسەور بکە کاتێک کە باز لە گەردوون دەکرێ و باز دەچوونە سەرمانگ و مەریخەکرێ ئەڵێن غەز و الفەضا کۆی گەردوون دژمنی ئێمە بێ ئێمە بچین غەزای بکەین و بڕۆینە سەری لە کاتێکا بە پێی فکر و هزری ئیسلامی لە ئێمە نییە تەنها ڕوادە تەنها کەسێکە مسافیرێکە ئەڕواتە هە شوێن و جێگەیەک لەسەر زەوی یاخود لە ئاسمانەکان بۆیە ئەم دژوارەتی حتا لە نێوان ڕەگەزەکاندا ڕەشپێست و سپی پێست ئێستش لە ئەمریکا کۆتایی پێ نەهاتووە ئاخر فیتنەکە ئێستا ئەمریکا هاتوونە سەر جادەکان و مزاهەڕەکەن و شوێنە سووتێنن کە بەداخەوە یعنی ئەم هزرە پیسەی لە ناویاندایە کە مەسەلەی ڕەشپێست و سپی پێستە ئێستش کۆتایی پێ نەهاتووە کە بەداخەوە یعنی وەکو تەنزێک کە تۆزێ مزاهرە کرا لە وڵاتانی ئێمە دش بە حاکمێکی دیکتاتۆر دەیانوو دەبێ منهەج بگۆڕن چونکە خەڵکەکە ها چۆن مزاهراکەن و شوێنە سووتێ ئەوێ ئێستا بە ئەمریکا بڵێن چی خۆ دەوێ خۆم نە منهەجی ئیبن القەییم و نە منهەجی ئیبن تەیمیە و نە منهەجی ئیبن الفلان و کاکە فلان و شێخ الفلان ناخوێندێت کەواتە مەسەلەکە ئەوەیە ئەمڕۆ لەسەر زەویدا هۆکاری دروستبوونی ئەم زوڵم و ستەمانەی کە دەکرێت زلهێزەکانن بە دەرەجەی یەکەم دووهەم هەموو ئەو کەسانن کە پاڵپشتی زلهێزەکان دەکەن بە کۆیلایەتیکردن بۆیان کە خوای گەورە فەرمێ وەلا تەرکەنوا إلى الذين ظلموا فتمسكم النار بڕۆ هیچ سەرکردەیەک شک نابی إلا من رحم ربك لە شەرقی ئەوسەتا کە ئەگەر هات و گۆڕایاڵی ئەمریکا نەبێت شتێکی بۆ دروست ئەکا و فیتنێکی بۆ نێتەوانی و فەقیری و هەژاری خاتەوە ناو وڵاتەکەی یەکێکە لە هۆکارەکان ئەمە یەکێکە لە هۆکارەکان بە پێی راپۆرتە خوێنمەوانێ بەس لە ئەمریکا ساڵانە بە هەزاران تەن برنج ئەخرێتە ناو دەریاکانەوە لەبەرەوەی کە گوایە نرخەکەی دانەبەزێ لە کاتێکا لە وڵاتانی دیکەیتر فەقیری و هەژاری هەیە خۆ ئەگە تۆزێ دادوەری هەبوایە بیوتایە کە بۆی دانەبەزی خۆ وڵاتی هەژیر پارەی نەی بیکڕێ با بە یارمەتێکی مرۆڤ دۆسی بیبێنین بۆ وڵاتە هەژارەکان و لە ئەفریقیا قەیچەکە بە وڵاتێکی تر بەپارە بکڕێ جەنابی مامۆستا لەسەر بابەتێک قسە بکەین کە زۆر جەوهەریە لە ئیسلامە ئەویش بەشی خوایە قەدەری خوایە مەسەلەن لەو نیعمەتی کە داوێتی بە هەر کەسێ قسەی ئێوە چییە وەکو زانایانی ئاینی وەکەوەی کە پسپۆڕیتان لە هیزری ئیسلامیە هەیە لەسەرەوەی کە خوا لە قەدەرەوە ئەمەی بەهەژاری هێناوەیە ئەوەی بە دەوڵەمەنی هێناوە لە ڕاستیدا قەدەر لاپەڕەیەکە لە بەردەم خوای میهرەبان ڕەب العالەمین سوبحانه وتعالى کە نە من و نە تۆ و نە هیچ کەسێک لە بەندەکان چاویان پێ هەڵنەهێناوە ئایا لە قەدەری خوایە نووساوە کە تۆ فەقیر بی یاخود دەوڵەمەند نە من ئەیزانم نە تۆ ئەیزانی بەڵام ئەوەی لە شەرعا فەرمانت پێکراوە کە لە فەقیری ڕابکە بەرەو کاسپێتی هەنگاو بنێ
لەبەرەوە داهاتوی من دیارە لای خوا زانراوە بەڵام من ئەبێ ئەدەبم هەبێ لە خزمەت خوا تەدەخل نەکەم بۆ شتێک کە لای خوای گەورە نووساوە و من محاسبە ناکەم لەسەر ئەوەی کە ئەوەی لای خوا نووساوە بیزانم یان نەیزانم ئەجر و پاداشی لەسەر بێ بەڵکو ئەجر و پاداش لەسەر ئەوەیە کە باوەڕمان هەبێ بە قەزا و قەدەر ئەوەی کە خوای گەورەی ویستی لەسەر بێت ئامنت بالله چونکە گردون بەبێ هۆ ناڕوا بەڕێگادا بەڵام ئایا لە ڕووی شەرعیەوە بۆچی پێچەوانەکەی لای خەڵک بۆتە قەناعەت ئەخی قسەکە لەمایە یعنی کەسێک دەڵێ وەڵا کاکە من فەقیرم کەواتە لای خوای گەورە بە فەقیری نووساوم ئەی بۆ نەڵێن تۆ دەوڵەمەنیت بەڵام لەبەر ئەوەی هۆکارەکانی فەقیرەتیت گرتۆتە بەر لای خوای گەورەش بە فەقیری نووسراوی یعنی کێشەکە لەمایە کە ئێمە ئەمانەوێ ئیطلاعکەین بەسەر شتێکە کە هی ئێمە نییە چی بکەین و چی نەکەین ئیشی ئێمەیە چی ئەبێ و چی نابێ ئەوە ئیشی ئێمە نییە چی ڕوئەدا ئیشی ئێمە نییە بۆیە لە ئیسلامدا ڕەفزی هەموو فکری جەبەری ئەکرێتوانێت کە وەڵا بەسەر من لە من چەسپاوە کە بێ من فەقیر بم میلەتێ بڵێ لەسەر من چەسپاوە قەدەری خوایە کە هەر ئەبێ زەلیلی زەردەستی سڵتەیەکی گەندڵ بم یاخو زەلیلی ژێردەستی دیکتاتۆرێکی خوێن ڕێژ بم نەخێر ئەمە بە هیچ شێوازێک شتی وهانیە بەڵکو ئەگەر سەیری ژیانی پێغەمبەران بکەین سلامی خوان لەسەر بێ لەکوێ زاڵمێک ستەمی کردبێ خوای گەورە پێغەمبەرێکی نردووە کە ئەو میلەتە لە خەوی غەفڵەت ڕابچڵەکێنێ و ئەم پێغەمبەرە ڕشتە بەردەم فیرعەون کە سەیدنا موسایە فەرموویەتی ئەن ئەرسل معی بەنی ئیسرائیل ولا تعذبهم يعني دوای ئەوەی عەقیدە و بیر و باوەڕی گەیاندووە فەرموویەتی بەنو ئیسرائیل لەگەڵ منا بنێرە و عەزابیان مەدە بۆیە يعني ئیمام محەممەد غەزالیە فەرمێ هەر کەسێک هەر تەنانەت مامۆسایەکی ئاینی لە ژێر ناونیشانی قەناعەت و ئێمە بەڕاستی ڕازی بین بە قەدەری خوا بانگەشەی فەقیری بکە بزانە کەسێکە لە دین تێنەگەیشتووە چونکە دین بۆچی زەکاتی داناوە بۆ نەهێشتنی فەقیری بۆ خێر و سەدەقەی داناوە بۆ نەهێشتنی فەقیری بۆ واجیبی کردووە کە لە نوێژەکە سەلامت دایەوانێ فەئیذا قوضیەتی الصەلاة فانتەشروا في الأرض بڕۆن بەسەر زەویدا بگەڕێن وابتغوا من فضل الله بڕۆن فەزڵی خوا زۆرە بە شوێنیان کۆی بکەنەوانێ حتى خوای گەورە دوو کەسی باس کردووە وآخرون يضربون في الأرض يبتغون من فضل الله كومەڵێکە زەن ئەچن سەفەرەکەن کاسپیەکەن تیجارە دەکەن دەفەرمێ وآخرون يقاتلون في سبيل الله کۆمەڵێکی تریش هەن دەجەنگێن لە پێناوی خوا یعنی ئەو کەسێک کە لە ساحەی مەیداندایە دەجەنگێن لە پێناوی خوا لە پێش ئەودا باسی ئەو کەسانی کردووە کە خەریکی تیجارە دەکەن بەڵام مسلمانن بەڵام باوەڕیان بە زەکات هەیە بەڵام باوەڕیان بە خێر و سەدەقە هەیە بەڵام باوەڕیان هەیە کە ئەمە ماڵی خوای گەورەیە ئەمان کرێکارێکن لە دەستی ئەماندایە کە چۆن بەڕاست و چەپدا خێری لێ بکەن و هەم خۆشیان و هەم دەوروبەر گەشتار هەیە مەسەلەن تاکید لەوە کاتەوە ئەمە هەژاری بەرەکەتی خوایە یان مەسەلەن پێیان وایە مەسەلەن هەژاری خەسڵەتێکە لە خەسڵەتەکانی صالحین ئەوە نیە مەسەلەن ئەڵێن مەرحەبەن بشیعار الصالحین یعنی بە فەقیری ئەڵێن بە هەژاری ئەڵێن بەڵێ خۆی لە ڕاستی دایکێ لە گرفتەکان ئەوەیە ئێمەی مسلمان زۆرجار لە سەردەمێکا ژیاوین کە دادوەری تیان نەبووە لەبەر ئەوە ئەو کەسێک کە حەق بڵێ طبیعەتی وهایە دایمە کە نارەخرێ لە ئیشەی دوورەخرێتەوە وەک کوردەواری مەشهور ئەڵێن نانەکەی ئەبڕن ژیانی لێ تێگەدەن فەسڵی ئەکەن نەقڵی ئەکەن ئازاری ئەدەن کاسبەکەی لێ قەدەغاکەن کاتە فەقیر بوو چونکە فەرمانی بە حەق کرد لەمڕۆوەیە وەگنا ئەو قەناعەتی کە لە شریعەتی ئیسلامە باس کراوە ئەوەیە کە من ڕەنجی خۆمە دەم بەڵام کە گەیشتمە شتێک دەسم پێی ناگا ئەنجا بەرگی قەناعەت دەبێ بگرم بە بەری خۆمدا من حەزەکەم جوانترین سیارم پێ بێ بەڵام توانام نییە سیارێکی سادەم پێ قەناعەت سیارەکەی خۆم خوایە سوپاس بۆ تۆ ئەم نیعمەتەی کە داوتە بە من بۆ چونکە تواناکەی من ئەوەندە بوو لەوە زیاتر نەبوو ئەگەر بەرگی قەناعەت نەگرمە بەر ئەوێ بەرگی خەفەت بگرم و لە هەر پێچ بخۆم وەک مار و ناخی خۆم بخۆمەوانی و تووشی ئازار و ئەشکەنجە بم دەی مەبدەئی ئیسلامی ژەوەی مرۆڤ ڕابێنێ لە ڕووی دەرونی لە ڕووی ئەخلاقی لە ڕووی عەقیدە لە ڕووی مەبدە و بیر و باوەڕ لە ڕووی نەزاهەت و پاکێتی و پاکیزەبوونەوە کەونە مرۆڤێکی کامڵ و جوان بین هەرگیز لە ڕووی مادیەوە هەست بە فەقیری و هەژاری زۆر جار نمونەیە ئەو زانایە دێنەوە کە دەرس و دەوری هەبوو لە مزگەوتە و مناڵەکەی هاتوو لە ماڵەوە پیوتووە کە دایکم دەڵێ ئاردمان نەماوە لە ڕاست کتێبەکەی بەڵێ ئەویان دیدێکی ترمانە ئێمە دەڵین فەقیری لە شەریعەتی ئیسلامدا دژایەتی دەکرێت نەک چەپڵی بۆ لێ بدرێ بەڵام هەر کۆمەڵە کەس هەن کە فەقیرن بە بۆنەی ئەوەی کە کەمەندامن بە بۆنەی ئەوەی کە نەیان توانیوە ژانی خۆیان تەرتیب بکەن یا بە بۆنەوەی زانایە بەڵام نەیتوانیوە کاسبی بکات لەبەرەوەی خزمەتی بەزانست کردو و داهاتێکی زۆر کەمی هەیە لە حەدیثە باسەکە کە ئەمانەی ئەزانن بۆچی هەژارن یعنی ئەو کەسێک کە هەژارە ئەزانێ بۆچی هەژارە و خۆی هەوڵ نادا لەبەرەوەی گەڵێ بەمە ڕازیم ئەجری پاداشتی قیامەتمە بێ ئەمەیە کە لە حەدیثا فەرمێ زۆربیان بەرەو بەهەشت و لە پێش دەوڵەمەندەکان و دەڕۆنە ناو بەهەشت بەڵام کاتێک کە من زامەسایەکەم
کاتێک کە لە ماڵمانان نەبێ دەسی وتە تۆ مامەسایەکە بەڵێن شێخی سعدێ دەسی وتە توانێ مناڵەکەی دێت دەڵێ بەڵا بابەگیان ئارد نەما ئەڵێ وەڵی ڕۆڵێکیان فەقیگیان کتێبەکانتان پێشنەوە هیچم لەبێر نەما حتا لەندێ گەڵێن چل مەسەلم لە یاد بوو بەتانی باسکەم چواریشیم لە یاد نەما بۆ چونکە فەقیری یعنی عومەری کوڕی خەتاب فەرمێ ئەگەر مرۆڤێک بوایە ئەم کوشت فەقیری خۆزگا شتێک وایە حیوانێک وایە بۆ کوشتار کاریگەری سەلبیشیە بێ لەسەرەوەی کە بیر و باوەڕی ئینسانەکان جێگیر بێت لە جێگەی خۆیان هەچ کەسێک فەقیر بوو ناتوانانی مەشۆرەتی پێ بکەیت چونکە کە مەعیدێ خاڵی بوو مێشکی سەرقاڵە بێ ئەبوو زەڕی غەفاریە فەرمێ سەری سەیرم پێدێ کەسێک کە ئێوارە نانەبێت لە ماڵەکەیدا بە ڕۆژی نیۆڕۆ ناچێتە سەر جادە شمشێ هەڵکێشێ و داوای پارە لە خەڵک بکە چونکە فەقیرەکە حەدیثەکە هاتووە فەرمی خوایە پەنا اللهم إني أعوذ بك من الكفر والفقر خوایە پەناگرم بە تۆ لە کافر بوون و لە فەقیرەتی یعنی کافر بوون برای فەقیرەتیە فەقیرەتیش برای کافر بوونە ینی ئیسلام لە جیەمانە ئەجەنگێ گەورەترین شۆڕش بەرپا ئەکا دژ بە هەژاری نەک بە هەژارەکان کەسی فەقیر ئەبێ پشتی بگری یارمەتی بی بەڵام خودی فەقیری خودی هەژاری وەکو چۆن کوفر وەکو چۆن نەخۆشی ئەبێ دژایەتی کرێ نەک نەخۆشەکە ڕاست فەقیری ئەبێ دژایەتی کرێ نەک فەقیرەکە بەڵکو دەستی فەقیرەکە بگرین دەستی نەخۆشەکە بگرین بۆەوەی کە بیگەینە لە ساغی بۆی بیگەینە دەوڵەمەندێتی بەڵام خودی فەقیرەتی فەقر یعنی نەبوونی یعنی نەبێت یعنی فەلسەفەی ژیان چییە حەزەکەم لێرا قسێ بکەم بەڵێ ئەوەی کە ئیبن خەلدون باسی کردووە ئیمامی غەزالیش باسی کردووە تەرکیزەکەنە سەر سێشت دیارە بە پێی سەردەم شتەکانە گۆڕێ بەڵام ئەم سێشتە بە پێی هەموو سەردەمەکان هەر زەڕورە یەکەم پێویستت پێوەی نانێک بینۆشی بەرگێک بیپۆشی شوێنێک داپۆشی ئێڵێمەوە نانێک بینۆشی بەرگێک بیپۆشی شوێنێک داپۆشی ئەم سیانە واجبە لەسەر کۆمەلگا و لەسەر دەسەڵات کە ئاسانی بکە هەرزانی بکە بۆ هەموو ئەو خەڵکانەی کە هەن نەک چینێک بەرز بێتەوانێ و چینێک نزم بێتەوە لەبەرەوە ئەم سێشتە فەلسەفەی ژیانە ناکرێت لە کۆمەلگەی مسلماندا بە تایبەتی و حتا لە کۆمەلگەی مرۆڤایەتیدا ناکرێت کەسێک لە ئاسمان بێ و کەسێک لە ڕەسمان کەسێک لە شاری خەونەکان بێ و کەسێک لە شاری غەمەکان کەسێک کە هێشتا لە سەرەتای ژیانیایەتی جوانترین و فاخرترین ژیانی هەیە کەسێکیش لە کۆتایەتی ژیانیایەتی ئێستش خەو نەبینێ بە هۆدە هەیوانێکی مڵکی خۆیەوە ئەمە لەسەر لە بەروبوومی نادادوەری لە بەروبوومی گەندەڵی لە بەروبوومی فەساد و گەندەڵی ئیداری بەڕێوەبردنە ئەم شتانە ڕوئەدا وەگەرنا هەموو کەسێک موچەخۆر کێ لە سەرۆکی وڵاتەوە تا ئاخر کەس موچەخۆرن ساڵەکە دیارە کە چەنە بەروبوومێتی 4 ساڵ لەسەر حکومە ئەم 4 ساڵە دیارە بەروبوومی چەنێتی تۆزێ لەوە زیاتری هەبێ پێ بڵێن لەکوێت بوو ئەمە حەقیقەتەکەیە کەسێکە بەرپرسە کەسێکە مدیر عامە سەیرەکەی بە چاو موچەکەیوانێت 4 قات زیادی هەیە وەرە بزانم لەکوێت بوو عومەری کوڕی خەتاب بۆ تاریدا کە لە شامەوانێ جلوبەرگ هاتەبوو بۆیان قماشەکان ئەوەندە بوو کە تاوەکو قولەپێ سەر و قولەپێوە ئاگەیشت عومەری کوڕی خەتاب باڵای بەرز بووە چواشانە بووە کە سەیریان کردە سەجلەکەی ئەو مەزبوطە کامڵ هی خۆی پڕ هەستا قسە بکە یەکێک هەسایوانێ وتیای عومەری کوڕی خەتاب بە هیچ شێوازێک گوێڕایاڵی تۆ ناکەین وتی بۆ تی چونکە ئەو جلەی کە تەوزیع کردووە بە سەرماندا بەرگ و پۆشاکەکەی ئێمە هەتا خوار ئەژنۆمان تۆ زیاترە بەڵام ئەوەی تۆ کامڵ لەسەرەوە تا خوارەوانێ نوقسانی نییە عومەری کوڕی خەتاب فەرمووی ئەی عەبدوڵای کوڕم هەستایەوەتی ئەم جلو بەرگەی کە ئێستا لە بەرمایە ئایا هی تۆش نییە بەشەکەی خۆتت داوە بە من بە هەردووکیان بەشی منی کردووە عەبدوڵڵا هەستا فەرمووی سوێن بێ بەخوا بەشەکەی خۆ مەزانیم ئەگەر ئێوە تاقو لە پێتان بێ بە باوکم هەر زۆر کورتە لەبەرەوەن بەشەکەی خۆمە ماوەتێک کە باوکم ئەمیری مسلمانانە بە ڕێکوپێکی جلەکانی لەبەر بکە کابرا هەسای فەرمووی دە ئەنجا چی ئەفەرمووی ملمان لەبوو بارێکترە کاتێک کە میلەتێک ئەبینێ دەسەڵاتێکی دادوەر هەیە هەموو ئەبێ بە گیانفیدا هەموو ئەبێ بە شەیدانە لە پێناوی خاک و خەڵک و وڵات و نیشتمانە لە پێناوی ئاین و ژیانی خۆیدا خەبات و تێکۆشانەکە بەس کاتێک ئاسمان و ڕێسمان نەبیسرێت کاتێک کە باسی ڤێلا گەورەکان دەکرێت و کاتێکی سەیری میلە دەکرێت ئەوەیشی کە شەهید دەکرێت ئەبێ دوایی بە خێر و سەدەقە بنە ماڵەکەی بەڕێوەبەری ئەمە لێرەدا هەڵە هەیە وردە وڵات بەرەو تیاچوون ئەڕوا دەستەڵات بەرەو لە ڕوولاوازبوون ئەڕوا و ژیان بەرەو پەکەوتن ئەڕوا و دەبێت کەسانی پسپۆر کەسانی زانا ئینزاری سوور دەرکەن لە هەج وڵاتێکە ئەمە ڕووبدا بڵێن تکایە ئەم دەستکەوتە گەورەیە کە حکومەتێکە وڵاتێکە با بەڕێوە هی هەموو خوێنی هەموو شەهیدان و هەموو چین و توێژەکانە با بەزایە نەبرێ بە بۆنێ هەندێک دەسەوە کە دەیەوێت وڵات تیا بەرێ
جنابی مامۆستا قسەیەک هەیە باس لەوە کاڵێ هەژاری و دەوڵەمەندی هەردووچیان تاقیکردنەوەی خوایی باشە لەم بابەتانە چۆن تێبگەین چۆن هەژاری ئەکرێ تاقیکردنەوەی خوایی بێت دەوڵەمەندی تاقیکردنەوەی خوایی بێ باشە ئەگەر ئەمە تاقیکردنەوەی خواییە چۆن ئەکرێت لە هەژاری هەڵبین بۆ دەوڵەمەندی مەسەلەن وەکو نیعمەتێک کاتێک کە لە ماڵە لە وڵاتێکە ئەژین ئەم وڵاتە بێبارانیە هۆکاری هەژاربوونیەکەمان دیارە کە نەبارینی بارانە و پێنەگەیشتنی دانەوێڵەکانە و نەبوونی بەروبوومی ئاوە و نەبوونی بەروبوومی ئەوەیە ئەمە تاقیکردنەوەیکی خواییە کاتێک کە تۆ باوکێک پارەی پێ نییە بیا بە مناڵەکانی پارەیان نییە لە گیرفاندا ئەمە تاقیکردنەوەیەک بەڵام ئەگەر هاتو ئەم باوکە پارە هەڵبڕێژێ بڵێ ئەمە پارەیە بۆ ئێوە بڕۆن سەرفی بکەن بەڵام مناڵەکان بچن لە قمارخانە بیدۆڕێن و بەجێ دراوە بێنەوانێ ئەنجا بڵێن وەڵا ڕازین بە فەقیری ئەمە خەلە لە بەڕاستی خوا وڵاتی ئێمەی دەوڵەمەند کردووە خاوەنی نەوتین خاوەنی کانزاین خاوەنی زۆرترین زەوی و زارین شارە زوور کاتی خۆی هەموو عێراقی تاوداوە و هەموو عێراقی ژیاندووە ئێستا خێرە تەنها 4 ملیۆنی ناتوانرێ بژێنرێن کە فەقیری و نەبوونی هەژاری بۆ تەنها تەرکیزکێتە سەر نەوت کە تەنانەت مافی فرۆشتنی نییە بەڵام تەرکیز نەکرێتە سەر کشت و کاڵ کە هەزاران 150 هەر لە کرێکارێکەوە هەر لە جوتیارێکەوە هەر لە سایقی تراکتۆرێکەوە تاکوگاتە شۆفێری دەڕاستەیە کاری لێ دەکا بۆ نێن هەموو بەشەکانی ژیان بلەو پەڕی لوتکەوە کار و مامەڵەکانیان ئەنجام بدرێ و بە دەوروبەر و ڕاست و چەپدا کاری لەسەر بکرێت بۆیە کاتێک کە دووتێت فەقیری ئەو فەقیریەی کە ئەو هەژاریەی کە من کارم کردووە ڕەنجم ماوە تێکۆشاوم بەڵام ئەو نە بەروبووممە ئەنجا باوەشی قەناعەت ئەگرم و قەناعەت دەکەم بە کاڵا بە باڵای خۆمدا بەڵام کەسێک هەژارە سیرەکەی هەژاریەکەی لەبەر ئەوەیە کە نازانێ ژانی خۆی بەڕێکە یعنی کەسێک ئەڵێ وەڵام مامۆستا من 30 ساڵە کرێکاریەکەم ئەبێ پێڵی بۆستە تۆ کافی بوو 3 ساڵ کرێکاریکەیت لە ساڵی 4 فێری وەستایەتی ببی کەواتە خەلەل لە خۆتا هەیە بۆ فێر نەبووی بۆ هەوڵ نەدا بۆ ڕەنجت نەدا بۆ تێ نەکۆشای لەبەرەوە ناکرێت ئەو شتانەی کە مادی و مەحسوسن لە پێشچاومانان عیب و عارەکەی داپۆشین بە قەدەری خوا دەسەڵاتێک گەندەڵ بێ بە قەدەری خوا پەردەپۆشی کەین باوکێک گەندەڵ بێ بە قەدەری خوا بڵێ وەڵامە قەدەری خوایە هاتووە هەرگیز ئەمە لە ڕوو شەرعیەوە جائیز نییە چونکە ئەسباب و هۆکارەکان دیاریکراون کارکردن و کاسبیکردن واجبە یەک کشتی خاڵێکی زۆر مهم کە ئەمڕۆ لە وڵاتی ئێمە هەموو گیرمان خواردەوە بەدەسەوە کەسی سیاسی نابێ لە وڵاتی خۆیدا تیجارەت بکە چونکە هەموو ئۆرگان و جونگەکانی دەسەڵات لە پێناوی خۆیدا بەکارەهێنێت ڕۆژێکیان عومەری کوڕی خەتاب هاتەوە بینی کۆمەڵە مەڕووماڵاتێک زۆر بە شەوق و زەوق و جوانن وتی ئەمە هی کێ وتیان قوربان ئەمە هی عەبدوڵای کورتە هی کوڕەکەی جەنابتە بانگی کرد وتی ئەمە لەکوێ وتی وەڵڵاهی باوکە گیان بە پارەی خۆم کڕیومە و بە پارەی خۆم سەرپەرشتیم کردووە و شوانم بۆ گرتووە وتی ناڕۆڵە ئەوە کە تۆ بەلێ ڕاستە ئەمە ڕووماڵاتە ئەڕوا خەڵکیڵێن ئەمە هی کوڕەکەی ئەمیری مسلمانانت خوا لێی گەڕن قەینا گەنمەکەش بخوا قەیناکە بۆچی مە ڕووماڵاتی خەڵکی جوان و نییە بەڵام ئەوەکەی تۆ جوانە سوێن بێ بەخوای گەورە ئەبێ چی هەیە بە دەزمایەکەی خۆشتەوانێ بیگەڕی تۆ بۆ بەیتولمالی مسلمانان تۆ بۆ دنیە بەو شێوازە کاسبی بکەیت جا بۆیە تیجارەت و سیاست نابێ کەسێک کۆی بکاتەوە کە ئەمڕۆ گەورەترین کێشەمان هەیە ڕۆشتمە دوکانێشت کڕم دۆستێک کە ناسیایەکمە وتی ماوەسا بەتەوا بووم دەستکەش بێنم پیان وتمە بێت تۆ ئێمە بەشدارکەی لەگەڵ خۆتە بەرپرسێک بێ بەشدار بێ لەگەڵ تا وتی منیش سەیرم کرد نیوەی بێ ئەوی بە ڕەنجەکەشی بۆ منە ئەنجامم نەدا لەبەرەوە ئەمڕۆ خەڵکی ئەدوێنی با ئەم قسانە بگاتە دەسەڵات بەسەر ژیان و تەندروستی خەڵکی شەوە بازرگانی یعنی گرفتە کە بواری سیاسیەکان تەدەخولیان کردو لە بواری ئابووریە تەدەخولیان کردو لە بواری تەندروستیە تەدەخولیان کردو لە بواری ئاینیە تەدەخولیان کردو لە بواری زانستیە تەدەخولیان کردو لە حەچ بوار نەماوە تەدەخولیتیانەکەن مەسەلەن مامۆستا تۆ پشتەبەستی بە نمونە ئاینیەکان و مەسەلەن ئەو نمونە جوانانەی کە لە سەردەمی خلافەت و حکومڕانی ئەوانە هەبوو بۆ چارەسەری مثلا کێشی هەژاری لە کاتێکا مەسەلەن فەرمانڕەوانی ئەمڕۆ هیچ بەهایەکیان نییە بۆ باوڵین بیر دۆزایینیانی کە چارەسەری هەژاریەکەن کەواتە سوودیشیان لێوەرنەگرتووە ئەمەش دەسمایە و پاشخانی ئەوانە مەسەلەن لە حکومداریە ئەم کێشە کەواتە چۆن چارەسەرە بێ مەسەلەن ئیسلام بە نەزەری وەرگیراوە بەڵام لە حکومداریە
هیچ کەڵکێکی لێوەرە ناگیرێ. لە ڕاستیدا کاتێک کە کەسێک نەخۆش بوو دەیان وڵات دەگەڕێ بۆ بەروبوومەکەی و بۆ ئەوەی کە دەرمانەکەی دەست بکەوێ. ئێستا دەرمانی ئەم کێشانی ئێمە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا بوونی هەیە. فەڕەنسا کاتێک کە لە بواری ئابووریە تێکشکا هات کۆمەڵی ڕاوێژکاری دروست کرد حتا یەکێک لەوانە کوردێک بوو دکتۆر عەلی قەلەداغی بوو کە بردیان لە فەڕەنسا ڕاوێژیان پێکرد چۆن بانقەکانمان بەرەو پێش ببینەوە. فەڕەنسایە خۆ وڵاتێکە کە شۆڕشی ئەلمانیا لێەوە سەری هەڵدا بەڵام بە چۆکۆ دانیشێ لەبەر دەم زانایەکی مسلماندا بۆی کە سوودی لێوەربگرێ. خێرە لە وڵاتی ئێمە فەلسفەی وڵاتی ئێمە تەنها یەک شتە، ئەوەی کە چۆ شوێنێک با دەستپاک بێ، با تەنها مەحسوبیەت نەبێ هەر کەسە بۆ خزمی خۆی و کەسوکاری خۆی بێ. کەسێکی بێدەستی بێهۆشی بێئەزموونی بێعیلمی بێمەعریفەت لە شوێنێکا دادەنێت لە کاتێکا دەیان کەس هەن بە خاوەن شەهادە و پلە و بەرزیەوانێ کە جوانترە و شوێنەژە بن بەڕێوە ئامادە نییە بیانکە. ئەمە گرفتی وڵاتەکەی ئێمەیە. کاتێککە ئینسان نەخۆشکە و ناچارە پەنا بەرێ بۆ هەموو وڵاتێ بۆ هەموو عیلاجێ. یعنی بە کەسێکیان وت ئەبێ فڵان گیان لەبەر هەیە ئەبێ پیسایی ئەو گیان لەبەرە بخۆیتی ئامادەم بیخۆم لەبەرەوەی چا بم بۆ. ئەی باشە ئاینێکی پاک و تەمیز ئیسلامەتیەکەیە کە لە سەدا 90 زیاتری وڵاتەکە و خاو نیشتمانەکانت ئەم ئاینەیان هەیە. یعنی قەناعەتم وایە ئەو بەها گشتیانەی کە ئیسلام هێناوێتی هەموو ئاین و ئاینزەکانی دەکەی تریش پاڵپشتی لێوە دەکەن. يا داود إنا جعلناك خليفة في الأرض فاحكم بين الناس بالحق ولا تتبع الهوى فيضلك عن سبيل الله. خواهی گەورە لەگەڵ یەکێ لە پێغەمبەرانە کە سەرۆکی وڵات بووە کە داود عليه السلام قسە دەکا و دەدوێ دەفەرمێ ئێمە تۆمان کۆتە خەلیفە واتە پاشای سەرزەوی خەڵکانێک لەژێر دەستی تۆدان بەڵام فاحكم بين الناس يعني خەڵکی مرۆڤەکان هەج ئاین و ئاینزایەکیان هەیە بالحق يعني العدل بحق و ڕاستی بەدادوەرێتی ولا تتبع الهوى شوێن هەوا ئارەزوەکان مەکەوە شوێن هەوا ئارەزوەکان مەکەوە شوێن حەزەکان مەکەوە هەر حەز بکەی ڕاببێری بینا 10 ساڵ لەمەوە پێش باس کرا کە ئەم بینا بەرزانەی ئەکرێ ئەم هەموو باخۆ وێلایەنەی کە ئەکرێ لەسەر ئێسقانی هەژارەکانە لەسەر خوێنی هەژارەکانە بەڵام کاتێک کە چووکترین کزەبا لەیداین ئەوە تا شڵۆغ بووین نەموچە ئەدرێت نە بازارمان بۆ ڕادەگیرێت نەخۆشیە گاتۆتە پێشەوانێ پرزێک ڕووی تێکردوین خەڵک بە نەخۆشی ئەچێ لە بازارە خۆنیشاندانەکە کەواتە ئەبێ ئەم خەلەلەنە چاو بکرێتەوە ناچاری بە چۆکۆ دابنیسی لە بەردەم ئیسلامدا ناچارین کە فەرمانەکانی وەربگرین لەبەر ئەوەی کە حەلی لێرەدایە کاکە دادوەری بگێڕنەوانێ کاکە شوێن هەوا ئارزوەکان مەکەون یعنی ئەم شتانەی کە هەیە بندیوار حل لە وتاری جومعەیە باسمان کردووە کاکە کاسی بندیوار ئەگەر ئیشێک نەکا پارەی وەربگرێ کەواتە حرامە پارە وەرێگرێت ئەبێ پارە لە بەرامبەر شتێکا وەری بگری بۆ وڵاتی ئێمە وای لێ هات خۆشان هاوارە کە نەزانن کە چییە لەبەرەوە ئەم فەقیرەتی کە ئێمە تووشمان بووە فەقیرەتێک نییە کە سەرنجام هەموو شتێک قەدەری خوایە بەڵام ئەسبابەکەی دیارە هۆکارەکەی دیارە لەبەر چاومانایە چەند ساڵە خەڵک هاوارەکە 10 ساڵ لەوە پێش کەسان هەبوو خۆنیشاندانیان کرد کە وتیان با گۆڕانکاری بکرێ با هەندێک نەچێتە ئاسمان و هەندێک بچێتە ڕێسمان دەوە چێ ڕخنەتان ڕخنە هەبێ لە سەر هەندێک شێواز و سوب و ڕوودا و کەڕووی داوە بەڵام خۆ پەیامێک هەبووە کە 10 ساڵ لەمە پێشم پەیامە ڕاگەێنرا جنابی مامۆستا مادام ئیسلام و کێشە سێری هەژاریەکە کەواتە بنەمای گەورەشی هەیە بۆ چارەسەرکردنی ئەکرێت لەو بنەمایانە قسە بکەین مەسەڵەن لەو بنەمایانە چین کە ئیسلام کێشەی هەژاریان پێ چارەسەرێک بە کورتیەکەی یەکەم لە ئاینی پیرۆزی ئیسلامدا بە هیچ شێوازێک فەقیرێتی مقدس و پیرۆز نەکراوە بە هەر بەڵکو پێغەمبەری خوا فەرمێتی صلی الله عليه وسلم اللهم إني أعوذ بك من الكفر والفقر خوایە پەناگرم بە تۆ لە کافربوون و فەقیرەتی دووهەم فەرمان کراوە بە کار و کاسبیکردن بە سەدان ئاەت لە قورئاندا کە دەفەرمێت فإذا قضيت الصلاة کاتێک کە نوێژ تەواو بوو فانتشروا في الأرض بڕۆن بەسەر زەویدا بگەڕێن وابتغوا من فضل الله بفضل إخوان ناوی بردووە ئەو خێر و قازانجەی کە دەستمان دەکەوێت وابتغوا فعل أمره بفرمان فرماني بيكودون ككاسبي بكين وده فرمي لي آياتي تردا واستعمركم فيها داوي آودان كردنوي سرزويل يكردوين وداوي أويل يكردوين كخواي جورا فرمي القرآن دا هم سرزوي بريتي لناز ونعمد وقدر فيها أقواتها هاتشي بيسي مروفا لسرزويها هي فرمو توبرو داري بين وسودي لور بقرا وتنظيمي كي جوان كاري لسربكا كواتي كار كردن جرينجا بيقمان بيغمري خواه فرمي عليه الصلاة والسلام لأن يأخذ أحدكم حبله أقل كسيق لإيوة قريس يكبرت بروا بسر أو شاخة فيأتي بحزمة الحطب فيبيعها بروا بفروشيت
ئەوە زۆر خێترە لەوەی کاچی ئەن یەسأل الناس أعطوه أو منعوه سوال بکا لە خەڵکی بیدەنێ یاخود نەیدەنێ. لەبەرەوە کاسبیکردن حتا فەرمێتی ما أكل أحد طعاما قط خير من أن يأكل من عمل يده. خێرترین خواردن کە بیخۆی ئەوەی لە ڕەنجی ناوچاوی خۆت بێ لە بەروبوومی دەست و پەنجەکانی خۆت بێ. خۆی بۆی بەرەکەت بکەوێتە ئیشەکەشتەوە یا ئیشەکەدا ئاسان بێ و زۆری لەگەڵا شەکەت نەخۆی هەرەوەی کە جەنابەت پێشتر ئاماژەت پێکرد زانینی شێوازی ئیشکردن زانینێتی فێربوونی لە سین ڕوادا تاکەکانی سین مەسەلەن هەر لە مەسەلەن ئینتەرنێتە توانی سەیری دەست و باز و پەنجەی ئەوان بکەی چۆنە و خەڵکانی ئێمەش چۆنن یعنی بەداخەوە. دەستەڵات لە سین و لە یابان خەڵکیان فێری کارکردن کردووە بەڵام لەم وڵاتانێ لە ئێمە فێری دانیشتنیان کردووی. بۆیە ڤێلا دروستەکەین فریای ڤێلا ئەکەوین فریای ئەوە کەوین کە ئیلا بڕۆینە شوێنەکان بە خۆمان دانیشین. ئەبێ کار بکرێت بێ ڕەنج بدرێت بڕۆ گەنجێکە تازە پێگا ئەوێز مەعاشێک وەربگرێت لە سوچەکەەوە دابنیشێ. هەڵەیە ئەمە ئەبێ کارکردن بکرێتە دەزمایی ژیان. خاڵی سێهەم حرامە سوالکردن و دەستپانکردنەوە. حرامە بە هەموو شێوازەکان هەچ کەسێک داوا بکا لە خەڵکی ما زاده الله إلا ذلا خوای گەورە زەلیلێتی بۆ زیاد دەکات. وسوالکردن تەنها لە سێ کاڵ تا ڕێی پێدراوە پارەکۆکردنەوە کە لە حەدیسەکە فەرمووی فەقر مدقع یعنی برسێتیەک و فەقیریەکی کوشندە. دووهەم یاخود غڕمین مفضع قەزاربوونێکی تاو لە سنوور بەدەر. سێهەمیشان فەرمووی لیدی دەمین موجع کەسێک کوژراوە خوێنێکی لەسەر بۆەوەی کە فیتنە دروست نەبێ خوێنەکەی بدەن و بکوژێتەوە. تەنها لەم سێ حاڵەتەیە ڕێی پێدراوە. لوتکەی فەقیرێتی لوتکەی قەرزارەتی مەسەلەی خوێندان و کوشتنە بەوەی کە فیتنە دروست نەبێ. جگە لەمە بە هیچ شێوازێک جائز نییە داوای یارمەتی بکرێت. ولا حەدیثا فەرمووی لا حظ فيه لغني ولا لقوي مكتسب. نەدەوڵەمەند نە کەسێک کە بەجەستە بەهێز بێ هەرگیز دروست نییە کە زەکات وەربگرێ یا خێر وەربگرێ. خاڵی چوارهەم لە شریعەتی ئیسلامدا خەڵکی فێرە ئەمەلە کرێت پشت بەخوا ببەستە تەوەکل بەخوا ببەستە. ئەلەم تەکون ئەرض الله واسعة ئایا زەوی خوا بەرفراوان نییە لەم گەڕەکەنا لەو گەڕەک لەم شارنا لەو شار لەم جێنا لەو جێ یعنی هجرەت کە سەفەر کە بڕۆ کاسبی بکە بەدەستی بهێنە. یعنی حتا ئەو کەسێک ئومێ دەکەم ئەو کەسێکی کە لە پێناوی کاسپیا ڕۆژبێ بە وڵاتێکی تر و لە ڕێگا فەوتا بێت لە ئاوێکا خنکابێت ومێ دەکەم خوای گەورە سبحانه وتعالى بەچای و ڕەحم و سۆزەوە سەیری بکات چونکە ئەو دووچینی و بە پێکەوە باس کرد کە دەفەرمووی وآخرون يضربون في الأرض يبتغون من فضل الله يضربون في الأرض يعني يسافرون کە سەفەرەکەن لە پێناوی بەدەزێنانی ڕزق و ڕۆزی خۆیان و ئەو کەسانش کە دەجەنگن لە پێناوی پارێزگاری لە سنووری خاک و شەرەف و ناموس و وەکو ئەڵێن لە ئاینی خۆمان. بۆیە کە ڕۆیشتن بە دوای ئەوەدا کار و کاسبیدا باشە. عمەری کوڕی خەتاب چوو بۆ مزگەوت سەیری کرد کۆمەڵی خەریکی زیکر و تەسبیحاتم چین ئێوە تۆڵا ئێمە تەوەکولمان بەسە و لێرا دانیشین تی هەستن بڕۆنە دەرەوە ئینە السەماء لا تەمطر ذهبا ولا فضة ئاسمان نەبارێنێ بە ئاڵتە و نووزی و نەدێتە بەردرگاکەتان یەڵا بڕۆنە دەرەوە کاسبی خۆتان بکەن وابتغوا من فضل الله بڕۆ کاسبی بکە بەڵام لەگەڵ کاسبەکەشا عیبادەتە فەذکروا الله زیکری خوش بکە هیچ کێشەیەکی تیان نییە. خاڵێکی تر خاڵی چوارهەم سەرپەرشتی دەوڵەت بۆ هەژارانی وڵاتەکەی خۆی. هەمومان چیرۆکێکمان بیستووە لە سەردەمی عومەری کوڕی خەتابە موچە بڕابەوە بۆ مناڵەکان کە لە دوای شیر بڕانەوە چونکەڵی شیر ڕزقەکەی بە ڕزقی بەدایکەوەیەتی دوای شیر بڕانەوە ئەنجا مەعاشیان بۆ بڕیبەوە. شەوێکیان گەڕا سەیری کرد مناڵە گەگری دووجار ڕۆیش لە کۆڵانەکەەوە هەر مناڵەکە ئەگریا سەجار ڕۆیش تەقیا دەرگای ماڵەکە وتی تۆ خراپترین دایکی بۆ نەیاڵی ئەو مناڵە ئیساحەتکا و بۆ ژیری ناکەیتەوە. ئەوی جوتی لە عومەری کوڕی خەتاب لە سەرۆکی مسلمانان نەیزانی کاوەش لە بە دەرگای عومەرە تی بۆ ئەو چوزانێک کە تۆ حاڵت دوایە وتی ئەو بڕیاری داوە کە بێ مناڵ لە شیر ببڕێتەوە ئەنجا پارەی بۆ سەرفەکە میش ئەمەی لە شیری ببڕمەوە. ئەو جا عومەری کوڕی خەتاب خۆی پێ نەگیرا دەستی کرد بە گریان وتی هەی هاوار ئەوە چ حکمێکە داوتە ئایا چەند مناڵی هەژارت کوشتووە لەبەرەوە بڕیاریدا کە مناڵ لەدایک بوو موچەی بۆ ببڕێتەوە لە سەردەمی عومەری کوڕی خەتابە و هەروەها لە سەردەمی عوسمانە وا بووە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بازە 1400 ساڵ لەمەوە پێشەکەن چ ڕاقیبوونێکە لە ئەخلاقی ئینسانیە کە مناڵ لەدایک بێ موچەی بۆ ببڕێتەوانێ بە ئێستاشەوە لای ئێمە 10,000 داناوە بۆ مناڵ یا 20,000 داناوە بۆ مناڵ ئەو کاتە مناڵێک و دوان هەر نادەن گریمان لە جەوی صافی شابێ. یعنی ئەمە دەوڵەت ئەبێ بزانێت چۆن سەرپەرشتی شوێنەکانەکە. تۆ دەوڵەتی تۆ باوکی 5 کوڕت هەیە
سییانیان گەیشتە کەلکەلەی ئاسمان دوانیان لەژێر فەقیرەتیەوە نجلەکەی دراوە تۆ نابێ بڵێ ئادەی وەرن کاکە ئێوە لەژێر سایی ئەو وڵاتەیە ئەو پێشمەرگە چۆن دیفاع لەم فەقیرەکە پێش ئێوە دیفاع لە ئێوەکە ئەگەر دیفاع لە گیانی فەقیرەکە بکات دیفاع لە شەرەفی تۆ لە ناموسی تۆ لە دەوڵەمەندێتەکەی تۆ لە کولێرەکەی تۆ لە کۆشکەکەی تۆ لە تیجارەتەکەی تۆ لە دوکان و بازاڕەکەی تۆ لە ژیانی تۆ لە ژینگەی تۆکە ئەی تۆ نابێ لە کاتی حکومەتی بەعسا واجبیانەکەی بەسەر بایعەکان و پارێ بدەن بۆ قادسەی سەدام لە بەشەر بایعەکان و دەوڵەمەند نەبوون ئەی خێرە ئەم هەموو کۆمپانیاز لە هەیە ئەبێ حکومەت بژێنن نەک حکومەت ئەوان بژێنێ کۆمەڵێ تاجری گەورە هەن حکومەت چاوی لەوانە ئەوان چاویان لە حکومەت نییە ئەو هەوای خەڵک و هاوڵاتیان وڵاتەوە ئەژین و کاسپیەکەن هیچی خێروبەرێکیش یعنی یەکێ لە هۆکارەکانەوەی بێت دەسەڵات یەکێ لە ئیسلامدا واجبە لەسەر دەسەڵات کە سەرپەرشتی کاری کارەکان ئەنجام بدات و خاڵێکی تریش دانی زەکاتە کە ماڵێکی کەمە لە زۆر یعنی لە چلیەکە زەکات بابەتێکی زۆر گرنگە بەڵێ بۆ نێشتنی فەقیری بەڵام ئەبێت تەنزیم بکرێ ئەبێ ڕێک بخرێ بەجوانی فەرمانڕەوایەتەکەی ئیسلامی نیە زۆر پێوەی دیار نییە چونکە لەوانەیە پرزی لە وەرگرتن و بەخشینیشی هاوی ئێستا ئێمە خێرمان کۆ کردەوە بۆ خەسەخانەی هیوا کە بۆ نەخۆشی سەرەتانە بەڕاستی ئەوەش دیار نەماوە لەبەرەوە خەڵک ئێستا گەورەترین کێشە ئێمە چیە لەم کاتەیە کە من لەگەڵ تۆ قساکەم ئەزمەی متمانەیە متمانە نەماوە لە نێوان میلەت و دەسەڵاتە وای لێ هاتووە بێ پزیشکەکە خۆی بێ بڵێ خەڵکی نەبی کەن ڕێخوا بچۆرە ماڵ ئەبێ ئێمە لەسەر مینبەرەوە بڵێن خەڵکینە وەڵڵا ڕاستە بابەتەکە خەڵکینە خۆتان پارێزن ئەو جا خەڵک قەناعەتێکەکە لەبەرەوە ئەمە ئەزمەیە ئیتر چۆن خەڵک پارەی خۆی بداتە دەست ئەو لەبەرەوە مەسەلەی زەکات مەسەلەیەکی گەورەیە بەڵام بەبێ بە تەنزیمێکی جوان لەگەڵ ئەوەشا صدقه و خێریشمان هەیە چونکە لە حەدیث هاتووە فەرمێ ئینە فی المال حقا سوى الزەکات لە بابەتی زەکاتە جەنابی مامۆستا ینی هەرەوە نیە ئەرکێک بێ و واجبێکی ئاینی بێ لەسەر دەوڵەمەند بەڵکو حەقێکی فەقیریشە پێم وابێ لەسەر دەوڵەمەند ینی حەقا و ئەرکە واجبە با بڵێ پێغەمبەری خوا فەرمی تؤخذ من أغنيائهم وترد على فقرائهم لەسەر دەوڵەمەندەکانی مسلمان بۆ فەقیری مسلمانان دەفعەکرێتەوە حتى و جژنانەی کە هەن ئەم جۆرە تێگەیشتنەیە ئەمڕۆ جینا ئێمە ماشەڵڵا ملیاردێر و ملیۆنێرمان زۆرە لێرە شتێکی پێتی بڵێم ئەگەر خاوەنی کۆمپانیاکان و دەوڵەمەندەکان لەم هەرێمەدا زەکاتی ڕاستەقینە بدەن بەدەگمەن هەژار دەمێنێتەوە لە وڵات و نیشتمانی ئێمەدا ئەوانەی کە پاوەرە بەدەستن کەمترینیان زەکات دەدەن بڕۆ زۆرەوەی کە زەکاتێکدا هەمووی زەکاتی ماوەساوە پارەکەم 5 میلیۆنە زەکاتی لێ بدەم کابرا لە 10 میلیۆن و 20 میلیۆن زەکات دەدا هەر ئیسلام دووشت بکە با بڵێن لێرە لە هەرێمی کوردستان لەوانەیە بابەتی هەژاری هاوسەنگ بێتەوە شتێکی وای نەمێنێ یەکەم زەکاتەکە بە ڕێکوپێکی لە دەوڵەمەکان وەکو حەق وەربگیرەوە بدرێتە هەژار دووهەم دز دەستی زەکان بگرێ نەیەڵێ سەروت و سامانی خەڵک چونکە هەر بەوتەی خۆیان کاڵێن مەسەلەن تۆزێک کەمتر بدزن یا باسی ژێرزەمینەکان نەکرێت بۆ چەند ژێرزەمین پڕە و هەندێک خەڵک خۆشی ژێرزەمینێک نیە تایت بژێ هەناسە بدا ئەنی مە خەلل هەیە لە ئارا بەڕاستی جگە لەوەش مەبدەیەکی تر هەیە لە ئیسلامە مەسەلەی احتیکار مەسەلەی احتیکاری علم احتیکاری کاسپی احتیکاری کەلوپەلێک کە نابێت تۆ شتێک قۆڕخ بکەیت تەنها بۆ چینێک بۆ توێژێک بۆ خزمێک بۆ کەس و کارێک دوکانی بازار هەموو بشێوێنی لەبەر خاتی کەسێک کە پێشەکەوێ لا يحتكر إلا خاطئ كسكي هەڵێ ئەبێ یاسا سەرپەرشتی بکە و مبدەیەکی دیکەتیشمان هەیە لە شریعەتی ئیسلامدا کە چییە کە یارمەتیدانی خزمان و دۆستانە بۆ یەکتری لە شریعەتی ئیسلامدا واجبە خزم چاوی لە خزمەوە بێ ئامۆزا چاوی لە ئامۆزاوە بێ یەکێ لە زاناکانی ئیسلام ئەڵێ ڕۆیشتم بۆ وڵاتێک کچۆڵەیەک خزمەتی دەکرد لە ماڵەکەدا پێم وت ئەم کچۆڵەیە چییە زۆر ڕێکوپێک دیارەوتی وڵا بنەماڵێکی زۆر ڕێکپێکن بەڵام خانەوادەکەی هەژارە بە ئەوکی مردووە و کەسێک نییە سەرپەرشتیان بکە ئەوتم باشە ئەی کەس و کارێکی نیوتی بەرە وەڵام مامێکی هەیە زۆر دەوڵەمەنە ئەوتی چۆن پاری نایەتی نایەتی ئەیتی بۆ ناچێت لە محکەمە دەعوای لەسەر قەید کە ئەم مامە یارمەتی بدا ئەڵێ کەسەکە پێکەنیوتی جاخۆ بە پێ یاسا مافی ئەوەی نییە تی دەوڵا لە ئاینی ئێمەدا کە ئاینی ئیسلامە خوای گەورە فەرمێ الأقربون أولى بالمعروف وإذا حضر القسمة أولو القربى أجر كسي كنيزيك بولا كاتي ميراتي شاف فرزقوهم هذا بشيان بدن أولو القربى واجب لسرد حتى دراوسي بو دراوسي صحابك فرمي أو نبي غمر يقوا باسي كد عليه الصلاة والسلام ظننت أنه سيورثه قمان برد كأما دراوسي ميراتي لدراوسي دبا
بۆیە بەشێک لە خەلەلی فەقیرەتی ئێستا کە هەیە بەشێکی دەگەڕێتەوە بۆ میلەتەکە خۆی کە حەزی لە دانیشتنە وەک پێویست کار و کاسبی ناکە هەمووی حەزی لە تەعین بوونە ناچێتە شوێنی تر دووهەم بەشێکی خەتای سوڵتە و دەسەڵاتە ڕاشکاوانە بڵین کە تیجارەتی قۆڕخ کردووە تەنها کۆمەڵێک تیجارەت دەکەن لە وڵاتەیە تەنها کۆمەڵێک کۆمپانیا بۆیان هەیە تیجارەتکەن و هاوکاری دەکرێن ئەوەکەی دیکەی تر نا و ئەوەشی کە کاسبە تەنانەت ناچار بوون قەتعی سەر دەرگاکەیان لا بەرن لەبەرەوەی کە پارەیان لێ دەسەندرێت زیاد لەسەر و دەستخراوەتە قوڕی خەڵکی باشکردن زیادی کردووە هەموو شتەکان زیادی کردووە لە پێناوی کە موچەند بدرێ موچەکەش نەدرا ئەمە بەشێکە خەلەل خەتای سوڵتە و دەسەڵاتە قۆڕخکردنی هەندێک شوێن و دەستگا قۆڕخکردنی هەندێک بوار يعني حتى لە بواری پزیشکی کە دکتۆرە لە ئێمە هاوارەکە پزیشکەکان لە ئێمە هاوارەکەن یعنی ئەوەی کە لە بازارە هاوارەکە دقیق بۆ قسە ناکەن ئێمە خۆ دڵسۆزی ئەم حکومەتین دڵسۆزی دەسەڵاتێکی کوردین کە دروست ببێ بەڵام بەڕاستی بەدەستی پاک و بە ویژدانی ساغ و بە هەڵسوکەوتی هەمووان کە بێ خەلەلەکان چارەسەر بکەین بە دوور لەوەی کە بکەوتە بازەی دەسەڵات یا بکەیتە بازەی معارەزە کۆمەڵێک کەسی زانستی ئەکادمی کە بیانێ حەق و ڕاستیەک بگەێنن بۆیە بەشێکی خەتای دەسەڵاتە سەراحەتەن کە نەیتوانیوە بوارەکان بڕەخسێنێ بڕۆ لە بەرنامەکانی تەلەڤیزیۆنەکانە دەرەکەوێت کە چەندین کەس پرۆژێ بەدەستەوەیە نەک حکومەت هاوکاری ناکە بەڵکو لەمپەر و ڕێگای لە بەردەمادادەنێ و بەشێکی تریش خەلل لە دەوڵەمەندەکاندایە کە ناتوانن زەکات بدەن ئەمڕۆ یا زەکاتەکە نادەن بە جوانی یا کابرا بڕێ پارەی هەیە ئەچێت بە 50,000 ئەیا بەمو بەو هیوا هەیە دەفتەرێ زەکاتی هەیە ئەوێ بەشی 200 نەفەر بکە کاکە بیە بە 50 نەفەر کاکە بیە بە 25 نەفەر کورە بیە بە 5 نەفەر و بەڵام بیخەرە سەر کاسبی کە ئەم گەنجە چۆ ماتۆڕێکی بۆ بکڕەسێتایی کە کاسبی پێ بکە بڕۆ بیخە مەکینێکی خەیاتی بۆ بکڕە کە کاسبی پێ بکە ساڵی تر ئەویش زەکاتی هەیە بیدا بەس خەلل هەیە ئەوانی زەو دەوڵەمەندن زەکات نادەن هەموو ئەمانە هۆکارن خەللن کە دروستی کردو ئەم فەقیری و هەژارەتی و دەست بێدەسڵاتی کە ئێستا هەمانە و هەروەها مەسەلەی تریش کە ئێمە حەز ناکەین یعنی تەدەخولی بەڕاستی نەکەسێکی سیاسی منەوێت تەدەخل سیاست بکەم بەڵام ئەمە بوارێکی ئابووریە یعنی بۆچی لەم وڵاتی ئێمە هەموو شتەکانمان هەر لەسەر نەوت بێ بۆ کەتی کشت و کاڵ زیندوو نەکەینەوە بۆ کەشتی ئابووری لە شوێنێکی ترەوە زیندوو نەکەینەوە خەڵکی نەشیا و بۆ شوێنێکە شیاو بێ ئەبێ کەسی شیاو بۆ شوێنی شیاو بێ بەڵێ ئەوە یەکێکە لە گرفتەکانمان يعني ئەم کەسە وەزیری چی ئاڵێن تۆ وەزیری فڵان شت بە با ناوی شوێنەکان نەبم بۆی کەس نەیخاتە خۆی هەموو ئەوەی کە بینیمون لە وەزیرەکان قسەم لەگەڵا کردوون کەسانی زۆر بەڕێز و ئەکادیمیان تایە بەڵام سیرەکەی ئاڵێن ئەوە تۆ بۆ فڵان وەزارەت دقیقا تۆ مادام لێ ناوی وەرە بۆ ئەم وەزارەتە وەرە بۆ ئەم وەزارەتە لە سەری کوشت و کاڵ و ئەبرێ بۆ ئەو سەری پەروەردە لە پەروەردە برێ بۆ زانکۆ لە زانکۆ برێتەوە بۆ تەندروستی یعنی هەر یەک کەسە کاکە دەلێگەڕێ با کەسێکی بواری شوارەزای تایبەتی خۆی هەبێ لەو شوێن و جێگەیدا کە بتوانێت خزمەتەکان کاو تەنزیمێکی جوان زۆر باش مامۆستای بەڕێز وەڵا ئێمە کاتمان زۆر کەم ماوەتەوە لە بەرنامەکان ئەوەی ماوەتەوە حەزەکەم کۆتایی بەرنامەکە زۆر جار مەسەرەن تاکید لەسەر موشەی عومەری کوڕی خەتاب ئەکرێتەوە کە فەرمێ یا فەرموویەتی هەژاری کەسێک بۆ هەیە ئەم کوشت ئەکرێت چۆن لەمە تێبگەین ینی بە کورتەکەی هەژاری هۆکار و ئەسبابی هەیە خودی هەژاری وەکو باسم کرد مەرغوب نییە بەڵکو نەفرەتی لەکرا بەڵکو نەهی لەکراوە بەڵکو پەنای گیراوە بەخوای گەورە لە کافربوون و لە فەقیرەتی بۆیە لە فەقیرەتی کەسێک وایە دەمکوشت واتە خودی فەقیرەتی مەرغوب نییە واوەشە ئیجباری نییە بۆ چونکە دەڵێ دەبێت بە شوێن هۆکارەکەی دابگەڕین جائحە کاتی خۆی کە باس کراوە وشکە ساڵیە کە داوەتی بەسەر خەڵکیدا کول لێ هاتۆی هەموو زەرعاتەکەی خواردووە ئەمە ئەسبابەکە دیارە ڕوونە ئاشکرایە بەس کاتێک کە پارەیەکی زۆر دێت داهاتێکی زۆر هەیە شتێکی باشیش فرۆشراوە هێشتا هیچ دیار نەبێ ئەمە جێگەی گومانە جێگی پرسیارکردنە لەبەرەوە فەقیرەتی ئەکوژرێ بەڵام لە بەناوی چییە لە پێناوی زیندوکردنەوەی هەژارەکان و فەقیرەکانە لە پێناوی گەشەدانە بە مرۆڤەکان وفعلەن تۆ لە پێشەکەی قسەی کرد کە ئایا ڕێکخراوەکان هەر تەنها بواری خێرتەوزیع بکەن یا بواری تەنمیەی گەشەکانی بەرەو پێش بەرن بۆ نمونە ژنێک هەیە بێوەژنێک هەیە دنیاە کە لێ ڕێز و لە احترام بەڵام 5-6 مناڵی بەسەرەوەیە کەسێک نییە سەرپەرشتی بکە بە پێی شەریعەتی ئیسلام بێ واجبە خانەوادەکەی برای ئافرەتەکە و برای پیاوەکەشی کە وەفاتی کردووە چاوێکیان لە ماڵەوە بێت ئەمە یەک دوو واجبە لە دەستگا خێرخوازیەکان کە بێن وەرن دادە تۆ هێشتا گەنجی وەرە شتێک بکە وەرە خیاتیەک بکە
ڕاست سێ لە کۆمەلگادا کێ بزانن هەژارە ئەچن لەو دوکاندارە شتەکڕن ئەچن لەو لای ئەو خەیاتە ئیشەکانەکەن لەوەی کە لای کەسێکی تر کە دەوڵەمەند بێت بەڵام ئێستا ئەمەی کە تێکەوتوین بێڕەحمیەک ڕووی داوە خەڵک نازانێت چی بکە پیاوێک گەڵێ لە وڵاتانی ترەوە هاتۆ بۆ عالەمی ئیسلامی مسلمانە بێ دواتە ئەڵێ چی وای لێ کردی مسلمان بی ئەڵێ لە دوکانێک شتم کڕی بایەکی پارێکی زۆر شتم کڕی داوای شتێکی دیکەدری کوتی بڕۆ لەم دی و بیکڕە لە دراوسەکەم بیکڕە لەوێ لێتی تو ئێوەنی لای خۆشت هەیەوتی ئەوەی ئەو دی و بە دڵمە زۆر زۆر ئەو تاریخەکەی تازەترە تەنها مەبەستەکەشی ئەو بوو کە ئەم بڕە زۆری لەم کڕیەوە بۆی شتێک لە دراوسەکەشی بکڕێ هەم حەسوودی نێڵێ هەم لە دراوسەکەشی کاس پێ بکە گەنجێک کە لە وڵاتی ئێمە ژنە هێنێ هەموو ماڵەکانە چن بەدەمیەوە یەکێ قاپێکی بۆ بە یەکێ پەرداخێکی بۆ بە یەکێ مەنزەرەیەکی بۆ بە هەموو هاوکاری و تەکافویەکی ئیجتیماعی ئەمە خۆشەویستکردنە یەکێ بەتانی بۆ باڵێ بە ئەم ماڵە دەستبێەکە هەرێکیمان پزیشکی بدا بنێن شتێکەکە کە ئەم ماوەیە تا دەست پێکا بە ژیانێکی نوێ و ڕۆژێکی ژەبێ کامیش دەوڵەمەنە بێ بەڵام ئەم ئەخلاقە جوانانە لە کۆمەلگای ئێمەدا بەرەو تەنکبوون ئەڕوا بەرەو لاوازی ئەڕوا بۆیە کاتێکە لێ فەقیرێک لە بەردەما بێ کوژم یعنی هۆکارەکانی فەقیری نایاڵم بەڵام ئێمە خزمەت بە فەقیری و بە هەژاری ئەەکەین نەک بە فەقیر و هەژارەکان خزمەت بە فەقیری ئەەکەین هەموو شتەکان قۆڕق کراوە هەموو دەسڵاتەکان قۆڕق کراوە هەموو بازارەکان قۆڕق کراوە ئێستا من بمەوێ کاسپی بکەم نازانم چۆن دەست بکەم بە کاسپی گەنجێکی پێگەیشتووە 6 ئیشی گۆڕیوە نازانێت چۆن بچێتە سەر کاسپەکە چونکە بازارەکەم مرێنراوە بازار کوژراوە بازار فەقیری زیندوو کراوە فەقیری ڕێزی لێگیرێ لە وڵاتی ئێمە خزمەتی ئەکرێ تاجی پاشایەتی لەسەر ئەنرێ هەچی خزمەت گوزاری پێشکەشی ئەکرێ حتا بڕوا خەڵکیش بەرەو هەژاری و نەداری ئەڕوا بۆیە بەڕاستی ئەبێ نەزرەمان بگۆڕین و ئەو نەزرە گۆڕینش ئەبێ هەمووان دەسەڵات معارەزە میلەت خەڵک بەرپرسەکان ئەبێ هەمووان پێکەوە هەوڵ بدەن لە پێناو ئەوەی کە هەنگاو بنین بەسەر ئەم فەقیری و هەژارەتیە کە دەست کردە کە بەروبوومی مرۆڤەکانە کە بەروبوومی گەندەڵیەکانە کە بەروبوومی قۆڕاقکردنی بازارەکانە کە بەروبوومی ناهاوسەنگی لە بەخشندە و تەوزیعەکانە کە کۆمەڵێک کەس گەشتە ئاسمان و کۆمەڵێک کەسیش لە ڕێسمانە کە جیاوازی زۆری نێوان موچەکانە هەموو ئەمانە بێت پێکەوە کار بکەیت لەسەر هاوسەنگی و چاکسازێکی تەواوەتی ئەو کاتە دڵنیا بە فەقیری ئەکوژین و خزمەت بە فەقیرەکان دەکەین انشاءالله زۆر سپاس بەڕێز دکتۆر نازە فەتاح ئاروزەری پسپۆر لە هیزری ئیسلامی و مامۆستا لە زانکۆی سلێمانی زۆر سپاس بۆ تەشیرینەکانت سپاس بۆ ئێوەش نێرە بەڕێز و خۆشەویستەکانەتی نەکۆتای ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەتان تا ئەڵقەیەکی تر پێتان نەگەینەوە هەر شاد و تەندروست بن